قەزەوە بەڵام من حرمەتم هەیە پارێزگایم شارە خزمەتێکی گەورەی بەم شارە کردووە خاتون و خوشە بەڕاستی دەسەڵاتێکی جوانی بەکارهێناوە دەسەڵاتەکەی خستووەتە ئاستانی خزمەتکردنی تەواوی خەڵک وە لە بەردەم دنیای ئەدەب لە بەردەم دنیای هونەر کەم و کوڕی نەبووە و ئەگەر شتێکیش هەبێ من دڵنیام ڕۆژێک لە ڕۆژان باشتر و باشتر ئەدایی کارەکانی خۆی ئەکا وەک ئەوەی کە ئیسماعیل من پێم وایە هەمیشە قەڵەم لودی و دەسەڵاتەوە لە خەمی شارگەلی کوردستان و نیشتیمانەکەیدایە سووتانی قەڵەم نزیک نییە لە سووتانی دنیای دەسەڵات بۆیە هەمیشە ئیسماعیل گردان و ئاگردان و کوانوویەکی هەیە پشکۆکانی خۆی لە پشکۆی هەر لەحزەیەک لە پشکۆی هەر ڕۆحێک بە ئاڵتر و جوانتر دەبینێ بە خاتری گەرمای شار و شار و شار با لە سەرما دوورخەینەوە شار با لە کڕێوەی تێنەگەشتن دوورخێنەوە شار با هەمومان بیکەین بەنانی سەرساجی جوانی ئەمما کام جوانی جوانیەک لە دڵەوە بێ ئەو بۆ من لەسەر هەموو شتێکەوەیە